دوو ساڵ بەر لێستا و لە 21 ئەیلولی 2013دا پرۆسەی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان بەڕێوە چوو. لە هەڵبژاردنەکەدا 31 لیست بەشداری پرۆسەکەیان کردو، لە ئەنجامدا 17 لیست و پێگاتە توانیان بچنە پەرلەمان. بە شێوەیەک لیستی پارتی دموکراتی کوردستان 30 کورسی بەدەستهێنا و بەزوتنەوەی گۆڕان 24 کورسی و یەکێتی نیشتیمانی کوردستان 18 کورسی و یەکگرتووی ئیسلامی 10 کورسی و کۆمەڵی ئیسلامی 6 کورسی و هەریەکە لە بزوتنەوەی ئیسلامی و سۆسیالیست و شیوعی و ئاڕاستەی سێم کورسیەکیان بەدەستهێنا. یەکەم دانیشتنی خولی چوارەمی پەرلەمانی کوردستان لە 6 تشرینی دووەمی 2013دا ئەنجامدرا، بەڵام بەهۆی ناکۆکی لایەنە سیاسیەکانەوە دوای تێپەڕبوونی نزیکەی 6 مانگ بەسەر یەکەم دانیشتنی پەرلەماندا لە 29 نیسانی 2014دا توانرا دەستەی سەرۆکایەتی پەرلەمان دیاری بکرێت و دەست بکرێت بە ئەنجامدانی کۆبوونەوەکان. پاش تێپەڕبوونی زیاتر لە 7 مانگ بەسەر ئەنجامدانی پرۆسەی هەڵبژاردنەکان و دوای ئەنجامدانی دەیان کۆبوونەوەی 3 خۆڵی و 4 خۆڵی و 5 خۆڵی لە 20 ئایاری 2014دا نێچیروان بارزانی و قوبات تاڵەبانی ڕاست پێردەنا بۆ پێگەنانی کابینەی هەشتەمی حکوومەت و لە 18 حوزەیرانیشدا پەرلەمان متمانی بە کابینەی هەشتەمدا. بە پێی ڕێکەوتنامەی لایەنە سیاسیەکانی هەرێم بڕیاردرا حکوومەتێکی بنکەفراوان لە نێوان لایەنەکاندا پێک بهێنرێ بۆ یەکەم جاری سێ حیزب ئۆپۆزیسیۆنەکەی کابینەی شەشەم و حەوتەمی حکوومەتی هەرێم کا پێگاتبوون لە گۆڕان و یەکگرتو کۆمەڵ بەشداریان لە کابینەی نوێی حکوومەتدا کرد. پاش تێپەڕبوونی زیاتر لە ساڵ و نیوێک بەسەر پێگەنانی حکوومەتدا و پاش تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر هەڵبژاردنەکانی ئەیلولی 2013دا نەتوانراوە هیچ یەکێک لەو قەیرانانەی هەرێمی گرتووەتەوە چارەسەر بکرێن. لە سەرەتای پێگەنانی حکوومەتدا نێچیروان بارزانی لەبارەی دواکەوتنی موچەی فەرمانبەرانی هەرێم و ڕایگەیاند کێشەی دواکەوتنی موچە چارەسەر دەبێت و 2 مانگی تر دەخایەنێت، بەڵام وا 18 مانگ بەسەر ئەو بەڵێنەی سەرۆکی حکوومەتدا تێپەڕ بوو تا ئێستا حکوومەت موچەی 3 مانگی فەرمانبەرانی هەرێمی نەداوە. لە یەکەمین کۆبوونەوەی کابینەی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستاندا کە لە ناوەڕاستی ساڵی ڕابردوودا ئەنجامدرا بڕیاردرا ئەولەویەتی کابینەی هەشت ئاسایش و کارەبا و خزمەتگوزاریەکانی دیکە بێت. لە دوای پێگەنانی کابینەی هەشتەمی حکوومەت قەیرانی دارایی دواکەوتنی موچە و سوتەمەنی و قەیرانی کارەبا و ئاو نەبوونی خزمەتگوزاری و دەیان قەیرانی تر سەریان هەڵدا و هەر بۆیە لە ئێستادا هێندەی باز داڵوەشانەوەی حکوومەت و پەرلەمان دەکرێت، هێندە باز لە چاکسازی و چارەسەرکردنی قەیرانەکان ناکرێت. لە ماوەی 2 مانگی ڕابردووشدا تەنها یەک جار ئەنجومەنی وەزیرانی هەرێم کۆبووەتەوە و هیچ نەخشە ڕێگایەکی بۆ چارەسەرکردنی قەیرانەکان ڕانەگەیاندووە. جگە لەو ڕەخنانەی ئاڕاستەی حکوومەت دەکرێن، لە ئێستاشدا ڕەخنە لە پەرلەمانی کوردستان دەگیرێت کە نەیتوانیوەتەنە دانیشتنێکیش لەسەر ئەو قەیرانانە ئەنجام بدات کە هەرێمی گرتووەتەوە و بێدەنگە لە بەرامبەریاندا. ئایا ئەگەر لە ئێستادا هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێت بۆی ئەو قەیرانە جیاوازانەی هەرێمی گرتووەتەوە، حیزب و لایەنە سیاسیەکان هەمان ئەو دەنگانە بەدەست دێنن کە لە هەڵبژاردنەکانی 2013دا بەدەستیان هێناوە، یاخود بەهۆی نیگەرانیەکانی هاوڵاتیانەوە دەنگەکانیان ڕوو لە کەمبوونەوە دەکەن. بەرەم ساڵح، NRT